خێراتنی کاناڵە جوانەکەتانەکەین پێشتر ئێمە بەشداریمان کردووە لە ساڵانی ڕابردوو لەم نەمایشگایە استفادەیەکی باشمان کردووە لەم ڕێگایە ئەتوانی خۆمان بناسێنین پێشتر بە ئینتاجی ئەجنەبی یعنی بۆ نمونە تورکی یان مەسری یان هەر وڵاتێکی تر بوو کالەتمان هەبوو ئێمە بەشداریمان کرد بەڵام ئەم جارە قەرارمان داوە بەرهەمێکی ناوخۆوە لە بەغداد دروستەکرێ ئێمە وکالەتمان وەرگردووە لەمان بەڵام حەزەکەین فەرعێکی ئینتاجیشی لە هەولێردا بنەی بۆ گەنجانی هەولێر و گەنجانی کوردستانیش ئیشان بۆ تەرخان بکەین و سناعەکە لەژێر دەستی خۆمان بێ زۆر باشترە کە تاکو لەژێر دەستێکی یەکی تر لەوانەیە دەستکاری کوالەتیەکەی بکەن تر هەر شتێک لەوانەیە ڕوو بدات بەڵام ئەگەر ئینتاجەکەی لەژێر دەستی خۆمان نابێ خۆمان نەزانین چ بەرهەمێکە دەین و تا چ ڕەدێک زەمانی ئەو بەرهەمە بدەین. کارگەی خشتی ئاسۆ لە ساڵی 2004 دامەزراوە لە ساڵی 2008 دەستکراوە بەرهەم بە هێڵێکی بەرهەمهێنان لە ساڵی 2012 فراوان کراوە بۆ دوو هێڵی بەرهەم بە توانای بەرهەمهێنانی 1200 تەن لە ڕۆژێکدا واتە هەردوو هێڵەکە دەتوانن 1200 تەن خشتی جۆرا و جۆر بەرهەم بهێنن لە ڕۆژێکدا لە ساڵی 2021 خاوەندایەتی کارگەی خشتی لالمان کرد ئەمیش 1200 تەن خشتی جۆرا و جۆر بەرهەم دەێنێت ئەو بوارانەی کە ئێمە برۆمان داوە بە بەرهەمەکانمان زیادکردنی جۆری بەرهەمە تا لە پرۆژەی نیشتە جێبوون یا لە ترارە بازرگانیەکانە بەکار بهێنرێت بە شێوەیەکی گشتی پێشانگا زۆر گرنگە بە تایبەتی بۆ بەرهەمە ناوخۆییەکان بە هۆکاری ئەوەی زۆر لە دانیشتوان یا هاوڵاتیانی کوردستان و بە تایبەتی و عێراق بەگشتی ئاشنانین بە بەرهەمە ناوخۆییەکان زۆر جار پەنابن بۆ هاوردەکردنی بەرهەمی بەرهەمە بیناسازیەکان تا بەکاری بێن لە کاتێکا کە لە ناوخۆ ئەم بەرهەمانە بەردەستە و لە ڕووی تێچوون و لە ڕووی جۆرێتیشەوە زۆر باشتر لە بەرهەمە هاوردەکان ئێمە وەکو کۆمپانیەکەین بۆ دروستکردنی کینەسەقی بە هەم جۆر و شێوە و قەبارێک ئێمە تاکە کۆمپانیانە لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان و عێراق کارمەندەکانیشمان هەمووی خۆمانیە سەرەتای دامەزراندمان دەگەڕێتەوە بە ساڵی 2018 ئەو کاتی تەنها چەند کارمەندێک بوون ئەویش هەمووی بیانی بوون ئەلحەمدولillah ئێستا کە هەموو کارمەندەکانیشمان خۆمانیە گرنگی ئەو پێشانگایە بۆ ناساندنی بەرهەمەکانمانە ئێمە ئەوە سێ ساڵە بەشداری ئەم پێشانگایە دەکەین بەرهەمەکانمان ناساندووە ئێستا لە خوای بە زیاد بیتن لە زاخۆ تاوەکو بەسڕا جێپەنجەمان دیار و ئیشمان لێ کردو کەرێمان لێ بەستایە